دكتور فراس النجماوي شرفكاري سياسي كو نهال استوديو قلمدايا لسر بابته میگوتو بشه که يمكن جناب دكتور فراس تو بخيراتي سپاس با آمده بوناتا الاستوديو بوشي دكتور عراقي هيج رولك نية دي جهانا عربي دا عراق اندام دي جهانا اسلامي دا عراق اندام كونكار عربي بريا چندك البغدايا بريفا شو عراقي سروكاتيا ويكير يعني بوشي د پرسن گشتی دا لروشحالاتا نافاراس یان بجن د جهان عربي واسلامي دا يعني هیچ حسابك بو عراقي نهاية كرن كاريگريا خونية سدم چنا نعم صبح عليكم دكتور بەیانیتان باش سڵاو لە جەنابتان و لە بینەرانی کورسام سوچواریش لە ڕاستیدا عێراق دەبوو ڕۆڵێکی زۆر باشتری هەبوایە چونکە عێراق ڕۆڵێکی مێژووی هەیە دەوڵەتێکی مێژوویە دەوڵەتێکی شارستانی بووە شارستانێتێکی قوڵی هەیە لە مێژووە توانای مادی هەیە توانای سەربازی هەیە توانای مرۆیی هەیە بەڵام بەشێک لە سەرکردە سیاسیەکان لە دوای 2003ەوە بە ئاڕاستەی باڕاستی ئەوە چوون کە عێراق دوور بخەنەوە لە مێژووی جیهان و مێژووی عەرەبیش پێش 2003 عێراق خۆتان نەزان کە پشتگوێ خراپ بوو یەک حیزب هەبوو حیزبی بەعز بوو سەرکردایەتی وڵاتی دەکرد بەشێک لە ڕەفتارەکانی بەعز وای کرد بە عێراق بچێتە دابڕانەوە بەڵام لە دوای 2003ەوە بەشێک لە سەرکردە سیاسیەکان بوونەتە هۆکارێک کە ئەوەی کە شوێنی وڵاتانی ترکیە عێراق شوێنی ئێران بکەوێت هاوسۆزی ئێران بێت ئەمەش وای کردووە کە عێراق دوور بکەوێتەوە لە بڕیارە گرنگەکان دوور بکەوێتەوە لەو ڕۆڵەی کە پێویست بوو لەسەری بیگەڕێت چونکە زۆر نزیک بووەتەوە لە ئێران لەسەر حسابی دەوڵەتی تر كواتا إيراني والعراقي كريك وعراقي هيج بيجاك وهيج رولك نبيتن زيادة الجير هشمونا إيراني دا تعامليتيتن أكيد بێگومان ئێمە دژی پەیوەندی عێراق نین لەگەڵ ئێراندا بەڵام نابێت بەو شێوەیە بێت نابێت بە ئەوە بێت کە تۆ شوێنی بکەوی نابێت کە تۆ هەموو شتێکت ڕادەستی بکەیت نابێت سەرکردەکان لەسەر حسابی عێراق شوێنی ئێران بکەون ئێمە لەگەڵ پەیوەندی داین لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ دەوڵەتانی جیهان بەڵام بەشێک لە سەرکردە سیاسیەکان عێراقیان تەنها لە دەرگای ئێران داهێشتوتەوە تەنها پەیوەندیان لەگەڵ ئێران داهێشتوتەوە لە کاتێکدا ئێران ئێستا خۆی قەیرانێکی زۆری لەسرە گەمارویەکی زۆری لەسرە ئابووری داتەپیوە هەر بۆیە عێراق پێویستە خۆی دوور بخاتەوە لە بەرەی ئێران چونکە ئەوەی کە بە هیلالی فارسی و بە هیلالی شیعی ناسراوە بەشێک لە هیلالی فارسی و هیلالی شیعی لە دوای ڕوخانی بەشار ئەسەدەوە نەماوەتە بەشێک لەو هیلالە بە تەواوی وێران بووە پێویستە عێراق ئێستا ڕۆڵی خۆی ببینێت پێویستە پەیوەندیەکانی بە شێوەی هاوسەنگی بێت لەگەڵ ئێران و لەگەڵ دەوڵەتانی تر دكتور نها عراق آمادەکاریات کەتن ji بۆ هەڵبژاردنێکی هەمیشە بەرپرسên عراقی دەبێژن ئەف هەڵبژاردنەکە چارەنویس ساسە gelek guherîn del Iraqê hêne kirin piştîvan helbijartina yan ev helbijartina de çi rolekî bo Iraqê vegerînîtin aya de Iraqê kete û Iraqê ku Iraqî bixwazin rolekî karîger hebîtin di rojhelata navaraz da di cîhana Erebî da di cîhana İslamî da hesab bû kiraw bîtin li ser astê komalgeha nêvdewletî yani hiç gorankariyek de hête kirin van helbijartinan da ji bo Iraqê ku Iraqê vegerîn teve ser pêgehê xwe yê eslî jêr hejmûna Îranê yan jêr hejmûna her welatekê derbêtin xwedî biryara xwe bîtin بڵێ لە ڕاستیدا ئەوە پەیوەستە بە ئەنجامی هەڵبژاردنەکانەوە بە شێوەیەکی گشتی ئەگەر بەشێک لە هێزە شوێنکەوتەکانی ئێران لە دەسەڵاتدا بمێنمەوە لە پێگەی هێزدا بمێننەوە ئەوە عێراق هەروە بەردەوام دەبێت و شوێنکەوتە ئێران دەبێت و هەمان کێشەی دەبێت هەمان دابڕانی دەورە هەمان دابڕانی دەبێت بە گوێرەی ئەو ڕێکەوتانی کە بۆ نمونە کۆتار ڕێکەوتن کە لەسەر غەزە و کشانەوەی ئیسرائیل عێراق بەشێک نەبوو لەو ڕێکەوتنە هەر ڕۆڵیشی نەبوو وڵاتانی زۆر بچووکتر لە عێراق هەبوون لە ڕووی مێژووی لە ڕووی پێگەوە بەڵام ڕۆڵی زۆر باشتریان هەبوو لە عێراق هەر لەبەر ئەوە دوای هەڵبژاردن پەیوەستە بە ئەنجامەکانیوە
بۆ نمونە عێراق تەنها شیعی تێدا نییە، کوردی تایە، سونەی تایە، هەروەها تائیفەی دیکەی تێدایە. پێویستە ڕێی ئەوانیش لەبەرچاو بگیرێت. ئەمڕۆ پێویستە ئەو پەیوەندیەکانی عێراق هاوسەنگی بێت، نەک شوێنکەوتەی وڵاتی دیکە. بۆنم ئەگەر دوای هەڵبژاردن ئەنجامەکە دەرکەوت و حکوومەت بە شێوەیەکی هاوسەنگی پێک نەکات، ئەوە کێشە دروست دەبێت. پێویستە ئەو حکوومەتێک کە لە دوای هەڵبژاردن دروست دەبێت پەیوەندیەکانی هاوسەنگ بن لەگەڵ هەموو وڵاتانی جیهان بوو ئەوەی کە لەم قەیرانە دەرچین، لەم پراوێز خستنە دەرچین. بەڵام ئەگەر بەداخەوە هەمان سەرکردەی سیاسی بەردەوام بێت لە چوارچێوەی هەماهەنگی بێت لەگەڵ شتە شیعەکان، هەمان کێشەمانە بێتەوە. خوداژی ئاماژە پێکێتە گوتێک و بەریانەها هیلالا شیعی هەبوو، هیلالا فارس هەبوو ناوچەیەدا لێ پشتیش ناوچوونە بەشار ئەسەدی و حەزب الله یا لوبنانی و حەماس بیڤی ئاوایی، یعنی تشتێک نەمایە بناوێ هیلالا فارسی. باشە عێراق دشێت وان هەلبژارتنانە بکەتە هۆکارێک سەدەمێک بۆ وێ شەندێک و خۆش vê هیلالێ دەربینیتن و خودی پێگەها خۆبیتن و ئیتر هیچ وڵاتە کاریگەری سەر نەبیتن و هەمان دەمدا یعنی ژوان ئالۆزێن و ڕۆژهەڵاتە ناڤەڕاستدا ئیتر ڕۆڵێک هەبیتن، ڕۆڵێ ئاشتیە هەبیتن یان ژیا پاراستی بیتن ژە ئێرشên ئیسرائیلê بیرامەنە چیتن بەریا چەندێکی نەتەنیاهو دناڤە بارەگەێنەتەوەین یەکگرتیدا ئیتر هەرەشەل عێراقی کردن گوتێ ئەگەر عێراق خۆ نەکەتن ئەو چەکدارێن ناڤە عێراقیدا وەهانەکەن ئەمێ عێراقێ بردومان بکەین یان ئێرشی سەر عێراقێ بکەین. مەبەستا من ئەوەیە دنەهادا عێراق دەشێت وێ ڕۆڵەی بخۆ زڤڕینیتەوە یان نە خۆ بکەیتە خوددان پێگەیە و ڕۆڵ هەبیتن بابەتێن نافخۆییدا، بابەتێن ڕۆژهەڵاتە ناڤەڕاستدا، بابەتێ ئاشتیەدا، یەکلاکردنا پرسین جیهانیدا. بەڵێ لە ڕاستیدا ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەدایە. ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ هەیە دوای ئەوەی کە بەشێک لە گروپە تونڕەوەکان لە ناو چوون. ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بەبێ گروپی تونڕە و چونکە بەشێک لەو گروپانە لە ناو چوون، داعش لە ناو چووە کە ڕۆڵێکی گەورەی هەبوو، هەروەها کاریگەری زۆری هەبوو لەسەر گروپە تونڕەوەکان. ئەمڕۆ بەشێک لە گروپە تونڕەوەکانی دیکە بۆ نمونە لە شیعە یاخود لە سونە تونڕەون دەیانەوێت لە عێراق و سووریا چالاکیان هەیە ئەو گروپە تونڕەوانە، دەیانەوێت زیان بە ئاسایش و سەقامگیری وڵات بگەێنن، دەیانەوێت ململانەیە دروست بکەن چونکە ئەمە لە بەرژەوەندی ناوچەکە نییە. ئێستا وەکو ئاماژەم پێدا ئێستا دوای ڕێکەوتنی غەزە کە پێش 2 ڕۆژ بوو ئەم کێشانە خەریکە کۆتاییان دێت دوای ئەوەی کە ترامپ هاتە سەر حکوم لە ئەمریکا هەوڵیدا بە توندی بۆ ئەوەی کە هەموو ئەو کێشانە تەواو بکات، هەوڵیدا کە هەموو ئەو گروپە تونڕەوانە کۆتایی پێ بهێنێت. ڕەنگە گۆڕانکاری زۆر گەورە لە ڕۆژاتی ناوەڕاست ڕوودا، ڕەنگە لە عێراقیش گۆڕانکاری ڕوودا، جا لە دوای هەڵبژاردن بێت یاخود لە پێش هەڵبژاردن، ئەمە بۆ ئێرانیش دروستە. ڕەنگە سیستەمی سیاسی لە عێراق بگۆڕێت، سیستەمێک بێتە سەرکایەوە کە پەیوەندیەکانی باشتر بن. هەڵبژاردن دەهێنەکردن عێراقییان نە. بەڵێ بڕوام وایە کە هەڵبژاردن دێتە هەڵبژاردن ئەنجام دەدرێت، هەڵبژاردن لە کاتی خۆی دابڕێەوە دەچێت و چەند هەفتەیەکی کەممان ماوە دەبێژن لەوانەیە نەگەتە یانزە ئیتر نەک گۆڕانکاری ناوچەیەدا دروست بن و هەڵبژاردن نەهێنەکەنش بەرەندێ من ئەفسیارێک کرد. باشە هیچ مەترسیەک لەسەر عێراقی هەیە؟ بەریانەها دەگوت مەترسیا ئێرشکردنەکە توندا ئیسرائیلی بۆ سەر عێراقی هەیە، یان بەریەکەفتنن عێراق و ینی ئیسرائیلی و ئێرانی لەوانەیە کاریگەری لەسەر عێراقیشی دروست بکەن. هیچ مەترسیەک لەسەر عێراقی هەیە یان نە؟ بەڵێ ئێمە لە ماوەکانی ڕابردوودا سەرنجی ئەوماندا بە تایبەتی لە جەنگی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران هەموو شتێک ئەگەری هەیە، هەروەکو ئاماژەم پێدا بەشێک لەو ڕێکخراوانی کە سەر بە ئێرانن کۆتاییان هاتووە. هەر لەبەرەوە پێم وایە کە ڕۆڵی گروپە چەکدارەکە عێراقیەکانیش بێت، پێم وایە نۆرەی ئەوانیش بێت بە تایبەتی ئەوانی کە سەر بە ئێرانن، ڕەنگە گورزە چەکداریەکان
لە ئێران و تەنانەت لە عێراقیش بووە شێندرێت چونکە ئەمە پێوەست نییە بە هەڵبژاردنەوە چونکە وڵاتانی ڕۆژئاوا ئاجێنداکانی خۆیان لەسەر بنەمای هەڵبژاردننی عێراقدا ناڕێژن ئەم حکوومەتێک کە ئێستا هاتوۆتە سەرکار لە عێراق هەڵبژاردننی ڕابردوو هەڵی بژاردووە بۆیە پێم وایە ڕەنگە هەڵبژاردن بکرێت ڕەنگە دوای هەڵبژاردن ڕەنگە پێش هەڵبژاردننیش ئەو گروپە چەکدارانە گورجیان لێ بکەوێت ڕەنگە گۆڕانکاری بێتەکایەوە چونکە وڵاتانی ڕۆژاوا پەیوەستین بە هەڵبژاردنەوە ئەوان ڕەنگە چاوەڕێی گۆڕانکاری لە ناوخۆی عێراق بکەن جا لە ڕێگەی سنووکانی دەمدانەوە بێت لە ڕێگەی گۆڕانکاری لە هەژمونی سیاسیەوە بێت بەڵام ئەوان وەکوتم ڕۆژئاوا پەیوەست نییە بە هەڵبژاردنەوە ببوورە چەندە داوی پرسیار بوو بەش 2005 هەتا 2021 ینی هەمان شێوە بوو ئەو کەسێک و سەردەکەفتن و دەسەڵات دیگرتە دەست و ئیتر درێژە پێدەرێن یەک منهەجێ بوو یەک نەهجێ بوو ینی باوەری ئەوەندا دوێ هەڵبژاردنێدا تبێژی کەسێک بێتن یان شێوازێک بێتە دروستکەن عێراقێدا ئیتر وەکو بەرین ئاژمە بەعسکر عێراقەکان نوی دروست ببیتن ینی خەلکێک عێراقی ڕێوە بن و سەر بەخۆ بن بڕیارش عێراقیە وەربگرن نەکش دەرەوەی عێراقیە وەرگن ji بۆ بێ چەندێ پێگایکی عێراقی پێگایکی گرنگ بیتن کورتی ئەگە زەحمە نەویتن ینی هیچ گۆڕانکاری دەهێنەکردن یان تەنێ سەر و چاڵ دێنە گۆڕین لە ڕاستیدا دوای ڕووداوەکانی ڕابردوو ئێستا جۆرێک لە لاوازبوون هەیە لای سەرکردە سیاسیەکان بە تایبەتێکی سەرکردە سیاسیە شیعەکان پێگای لاواز بووە ئێستا ئەگەڕاونەتەوە بۆ هەندێک دروشمی تایفی ئەوەش مانای وایە کە جەمهوریان لە دەست داوە مانای وایە کە پێگیان لە دەست داوە مانای وایە کە ئەوان مەترسیان لەسەرە بە جمهوری خۆیان دەڵێن ئەگەر ئێمە لە حکوم نەبین ئەوە مەترسیتان لەسەر ئەمەش بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەوەی کە پێگیان زۆر لاواز بووە ڕەنگە لە هەڵبژاردننی داهاتوودا بە تەواوی دوور بخرێنەوە لە کای سیاسی دکتۆر فیراس النەجماوی شڕۆڤەکاری سیاسی گەلێکی سواس کۆتۆل سودێت گەلمەدا بە هەر بشت